دەچینە پارێزگای خۆراسان لە ئێران. لەوێ زیاتر لە ملیۆنە کورد هەن. زیبا سەنەمی تەمەن 70 ساڵ یەکێکە لەو کوردانە. زیبا سەنەم خەڵکی گوندی قەڵەبەیگی سربەشاری شێروانە لە خۆراسان. زیبا لە ماڵەکەیدا بە جلوبەرگی ڕەسەنی کوردانی خۆراسان دەردەکەوێت. ئەو لە منداڵیەوە حەزی بە ژەنینی دووتار بووە، بەڵام باوکی ڕێگەی پێنەداوە بیژەنێ. ئێستا زۆر جار لە کاتی بێتاقەتی و دەست بەتاڵی دادەنیشێ و دووتار دەژەنێ. از زیبا سەنەم ئاهەنگەربێک ژە روستای گەلیب هەستنم، ولی متولدی گەلیبێکنی. الان تقریبا از 16 سال اومد ژە گەلیب کردم. بعد بابی ماخواد دتارزن و بخشی و غزوری ما دتارزن و بخشی و خزانه ماخواجی مکو یادگرد بابی وانا بیاد نه و ما خزانه خواهی یاد دا مکو دتار سرپنجه یاد دا اینگو اخواه دو سازه نن کردن، ویولین لیخستن، دتار لیخستن، ضرب لیخستن و دو سازه نن کردن. زیبا سەنەم دوای تەمەنی 45 ساڵی دەستی بە ژەنینی دووتار کردووە و هەروەها گۆرانیشی گوتووە. پێشەوە باوکی ڕێگەی پێنەداوە دەست بۆ هیچ ئامێرێکی میوزیک ببات. لە کاتێکدا باوک و باپیریشی مامۆستای دووتار بوونە. دتار ئەگەر لە دەستم بدیۆنە ئەس دەکوشتم. بابیمە دتارزن و بەخشی و غەزوریمە دتارزن و بەخشی و ولی اگر دتار لدستم بیانه از دکشتم. بعد ما دزی هر وقت جمال ورده کردن ما دزی التانی لیت خست تا می خجای وانه هات وانه خواستم بیانم مال ما دتار دوید باشرد. بعد تا چند سال کن که جا غزوری خواهان جداونه چونی منطقه ایوب پیغمبر نشمنده ونی لویونه. بعد ما دتار التانی لیت خست مدی میریم گپ نکه. بعد گفت دتار راضی لیخنی. مگو چرا راضی نم؟ دوست دارم دتار یاد بگیرم. بخواه ازت یاد دهم. بعد کم دتار همه یاد دام. من سرپنجه یاد گرد. من یاد گرد مدت که من دتار لیخست دو فیلم مستند جمع چه گر جایی یادو نکردم لی نخست هابید. چند سال پیش لکالی بیگ رو انشتنه دادتک دادیان چوم. ما دتار لخص لوکر جایی نچومه. 45 ساله اومد که ما دتار هلانیه یاد کردیم. تا الان ادامه داره. کوردانی خۆراسان لە سەردەمی شەعەباسی سەفەوی ڕاگوێزراون بە مەبەستی بەرگریکردن لە سنووری ئیمپراتۆریەتەکەی. بەڵام کچ و کوڕی کورد لە خۆراسان دەیان گروپی میوزیکی کوردیان دامەزراندووە و بە زمانی کوردی گۆرانی دەڵێن. من هەرچە گوڵێ